قمە عەرەبی و ڕۆڵی عێراق لە چارەسەرکردنی کێشەکان و هەروەها دروستکردنی کۆمەڵێک هەماهەنگی لەو بارەیەوە ئەو یەکتیمیەی لە عێراقا هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان و بەتایبەتیش ڕۆڵی بەڕێسەرۆ کۆمار و جیهەتەکانی تر بۆ ئەوەی کە عێراق لە کەنارێکی ئارام بێ گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز دکتۆر حەیدەر بەرزنجی کە بەڕێزیان هەم چاودێر و هەم شارەزای کاروباری عێراقا. دکتۆر دیمانەت بەخێر دووبارە سوپاس بۆ دیدارە. هەڵسەنگانی تۆ بۆ قمەی عەرەبی چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت بۆ کەناڵە کورساتە. بەڕاستی ئەم لووتکەی عەرەبیە لە کاتێکی حەساسە، لە کاتێکی ئەوەیە کە مەنتەقەکە خەریک بوو بچێتە شەڕی جیهانی سێهەمە. لە دوای ئەو بەڵێ چەند لووتکەیەکی ترکرا لە دووەڵی خەلیج و جەنابی فەخامەتی جەنابی سەرۆکیش سەرۆک کۆمار بەشدار بووە و جەنابی سەرۆکی وەزیرانیش بەشدار بووە و ڕۆڵێک و هەوڵێکی زۆر جدیکرا بۆ ئەو لووتکەیە کە لە بەغا ببەسرێتەوە. و طبعا ئەمە اعتیبارێکی تریشی هەیە، چونکە ئێمە لە 2012 آخر لووتکەیەکە لە بەغا بەسراوە. ئەمە چی ئەیگوێزێرێ و فەرقەکەی چیە لە لووتکەکانی ترەوە؟ ئەوەیە کە عێراق ئیمڕۆ مستەقر لە ڕووی سیاسی مستەقیڕە، لە ڕووی دیبلۆماسی هەوڵێکی جدی ئەیات بەکردنەوەیکی کەناڵێکی دیبلۆماسی جیاواز بێ لە مەرحەلەی ڕابردووە. لە مەرحەلەی ڕابردووە عێراق خەریکی شەڕ و استقرارکردنی وەزعەکە داعش قاعدە لە نێوانی هەر لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی قبول نەکردنی نظامێکی سیاسی لە دوای 2003 لەبەرەوە نظامەکە گۆڕا تا پێناسەی ئەو نظامە و سیستمی سیاسی عێراقە دەرفەتێکی زۆری ویست تا بگەینە ئەو مەرحەلەیە. ئیمڕۆ عێراق خۆی داوای کە وڵاتە عەرەبیەکانە کات بۆ بەغا تقریبا 18 کێشەی تەرحەکات لەم لووتکەیە. دیارترین کێشەکان چی؟ دیارترین کێشەیە طبعا کێشەی غەزە و فەڵەستین و لوبنان و سووریا و ساش کێشەی هەیە لە نێوانی دەوڵەتی ئیمارات و سوودانیش بە هەمان شێوە خەریکی کێشە و مەشاکیلێکی گەورە دروستە بێت. هەم لووتکەیەکی کرا لە نێوانی ڕئیسی ئەمریکا و خەلیجیش و ئەمەش دەرفەتێکی باشیشی هەیە. چەند ئەعلانێکی کرا لەم قمەی خەلیجیە، یەکێک لەوانە کە حێسار لەسەر سووریا نەمێنێت و ئێمە پێمان خۆشە کە گەلی سووریا زۆر مەراقی خواردووە، هەم لە دەستی تیرۆریستان هەم لە دەستی دیکتاتۆریەت نەجاتی بووە. ئەمە یەکێک لە خاڵە گرنگەکانە. دوو هەمیش ئەعلانی ئەوە کرا کە ئەبێ شەڕ بوەستێت. مفاوەزاتی جمهوری ئیسلامی ئێران و ئەمریکاش ئەوش چۆتە پێشتر. من 2 ڕۆژ لەمەوە پێش لە دۆحا مؤتەمەرێک هەبوو، مؤتەمەر لە نێوانی جمهوری ئیسلامی ئێران و وڵاتە عەرەبیەکانە. ئێمە شتیا بەشدار بووین و وەزیری خدمەت بڵێ زۆر زۆر باشە، چونکە ئیجابیشە. زۆربەی باحثەکانە کاربەدەسانە لە وڵاتە عەرەبیەکان بەشدار بوون و بە هەمان شێوەش حوسیەکانیش بەشدار بوون. ئەمە شتێکی تازەیە و جەنابی وەزیری دەرەوەی ئێرانیش لەوێ بووە. طبعا باسی لەوە کرا ئەو چۆتە عومانەوە بۆ جەولەیەکی تر کە ئەکرێتەوە لە نێوانی جمهوری ئیسلامی ئێران غێر مباشر و ئەمریکا، استقرارێکی بەخۆی ببینێ منتەقەکە و عێراقیش بەشێکە لە ڕووی جیۆسیاسیە و لە ڕووی جیۆسیاسی عێراق شوێنێکی مهمە. هەموو وڵاتە عەرەبیەکانە وڵاتە ئەوروپیەکانە ئەزانن کە عێراق مستەقر نابێ منتەقەکە مستەقر نابێت. ئەو لووتکەیە عێراق ئێوێ هەر تەنها کێشەکانی خۆی باسکەیان کۆی کێشە وڵاتانی عەرەبی لێرەدا بخرێنە بەرباس؟ نا طبعا عێراق خۆی کێشەی ناوخۆیی خۆی حەلیەکە، بەڵام کێشەکانی دەرەوە مهمە و ئەجندایەکی خۆی داینابوو و داوای ئەوە ئەکات کە لجنەیەکی هەمیشەیی سابت بمێنێتەوە لەم لووتکەی عەرەبیە بۆ ئەوە تاویتوێی ئەو کێشە مەشاکیلانە کە دروسە بێت هەم لە نێوانی وڵاتە عەرەبیەکانە هەم لە نێوانی وڵاتە عەرەبیەکانە لەگەڵ وڵاتەکانی ترەوە.
و بەڕاستی مفاجەیەکی باشیشی تایە ئەم لووتکەیە پێم وایە جەنابی سەرۆکی تورکیا دێت و احتیمالی وەکو ضیف شەرەفی کە پێ ئەوترێت و بڵێن ئەمینی عامی ئومەمی متحیدەش بەشدارە بێت وەکو میوان و سەرۆکی وەزیرانی ئیسپانیاش بەشدارە بێت و لەلایەنی جمهوری ئیسلامی قمە عەرەبیە بەڵام ئەوان وەکو شەرەفە پێم وایە ئێرانیش احتیمالی ئەوە هەیە کە جەنابی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێرانیش تەشریف بێنێت ئەمە سوپرایزەکە بێ ئەبێس ئەمە سوپرایسەکە بێ و احتیمالیش ئەوەی کە وتی نایەن یەیتەوە ئەوەی کە نایەت تا دوێنێ تا ئیمڕۆ تەکیدێکی کردو بوو کە جەنابی محەممەد بن سلمان بڵێن وتی وەلی عهدی سعودیە وتی دێم تەکیدێکی کرد بوو محەممەد بن ڕاشد کە سەرۆکی وڵاتی ئیماراتیش ئەوش دێت و طبعا ڕئیسی مصر عەبدولفەتاح سیسی مەلیکی ئوردونە بڵێ ئەوش هەمووی بەشدارە بێ ئەمانە بەڕاستی مهمە طبعا سێ لووتکەیە ئێمە باسی یەک لووتکەکەین بەڵام خۆی سێ لووتکەیە لووتکە یەکەم لووتکەیەکی تەنمەویە تیجاریە اقتصادیە خۆ جەناب تەزانی مرۆ ئابووری ئەساسیشە لە هەر وڵاتێک ئابووریکی بەقووەت بێ و وڵاتانی تر دراوسەیەکەیشی بەشدار بێت ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە تەکنیاتچێت ئەمە شتێکی ئەساسە ئێمە چەند پرۆژەیەکی زۆر زەخم و گەورەمان هەیە لە عێراقا ئەوش لەم لووتکەیە باسی ئەوە ئەکرێت و تاوی توێ ئەکرێت لەم لووتکەیە طبعا دیدارێکی هاوبەشیش ئەکرێت لە نێوانی وڵاتە عەرەبیەکانە ئەمش دەرفەتێکی باشیشە ئەدرێتەوە لەم لووتکەیە ئەم ساردیانەش کە هەیە لە نێوانی بەعزە وڵاتە چارەسەرە بێت ڕۆڵی سەرۆکۆمار چی بوو ئەوەی زانیاری تەبێ بەڕێز دکتۆر حەیدەرکە لە مەسلەی ئەوەی کە ئەم تقریبا ئەو ئاشتەوایی کە هەیە و تەنانەت ئەو سوپرایزانش کە هەیە بتوانە لە ناو لووتکەکەدا ببیندرێت بەڕاستی جەنابی سەرۆکۆمار دکتۆر عەبدولەتیف لە بیدایەتی دەست بەکارکردنی ئیشی سەرۆکایەتی خۆی هەوڵی داوە کە هەرچی کێشەیەک و مەشاکل چییە داخلی بێت هەم لە نێوانی هەرێمی کوردستانە هەم لە نێوانی بەغا و چی کێشەیەکی لە نێوانی عێراقیشە دەورێکی دیبلۆماسیکی بەرزی هەبووە و هاوکارێکی باشیشی هەبوو بۆ دەوڵەتی عێراقی طبعا وەزیفەی خۆیەتی بەڵام خۆشی هەوڵی زۆری شیاوە لە ڕووی مستەوای شخصی بە علاقاتێکی شخصی و هەم ئەوەیە کە توانیتی زۆربەی وڵاتەکانی تر عەرەبی بێ ئۆروپی بێ ئەو ڕۆشتنانە بۆ دەرەی وڵات هەمووی بۆ مەسلحەتی عێراقە طبعا ئەمە وا ئەگەێنێت کە ئێمە بیری مام جەلالەکەینەوە یادی بەخێر خواعافیکە چونکە ئەم سەمامی ئەمانی عێراق بووە و هیوادارین هەموو سەرۆکایەکانی ئەو سەرۆکایەتی عێراقیش ئەم دەورە و ئەو ڕۆڵەش ببینێت بەڵێ من حرمەت و ڕێزم هەیە بەڵام وەکو مام جەلال دووبارە نابێتەوە ئەمە نەک مجاملەیە بەڵام خۆم ئەمە تەقییمی خۆمە هەمیش مەرجعیت کەوتی سەمامی ئەمانی عێراق فعلەن بۆمان دەرکەوت بوو لە دوای ئەوە کە مام جەلال سەمامی ئەمانی عێراقە و هەرچی لە دوای مام جەلال هاتووە هەوڵی ئەوەشیان ناوە بە مستەوا طبعا فەرقی هەیە بەڵام ئمڕۆ دکتۆر لەتیف بەڕاستی هیچ کێشەیەک و مەشاکلێکی دروستی نەکردو بوو بۆ ئەو منافەسەکردن لە نێوانی بۆستەکانە و مەنسیبەکان لەگەڵ تەنمیە و ئەو زۆر هەوڵە یاخۆ خبرێشی هەیە لە بیرمان نەچێت دوو جار وەزیر بووە لە سەردەمی جەنابی سەرۆکایەتی وەزیران کە جەنابی مالیکی سەرۆکی وەزیران بووە و دکتۆرایەکیشی هەیە لە بوارێکی زۆر مهمە و تایبەتە لەم ئمڕۆ ئێمە پێویستمانە لە ڕووی تەسەحڕ و ئاو ئەم شتانە کە دنیا هەمووی پێوە مەشغوڵە زۆر باشە دکتۆر باسی هاتنی بەشێک لە تەنانەت میوانە شەرەفەکانی شت کرد بەڵام باس لە سەر کۆماری یان سەرۆکی دەسەڵاتی ئێستای سووریا بەڕێز ئەحمەد شەرە دەکرێت کە ناتوانێت بێت ینی متەوەتر بوو شتەکە ڕەنگە بەڕێز ئەسعەد شێبانی بێت هۆکار چیە سەبەبەکە ئەوەیە خەڵکی عێراق بەڕاستی باجی زۆری یاوە بەهۆی تیرۆریستان و قاعیدە و داعش ناوی ئەو لەگەڵ ئەم گروپە تیرۆریستەکانە ڕەبت کراوە
وخۆشی ئەو کاتە ئەعلانی ئەکات و هەموو دنیان پێ ئەزانێت بەڵێ ئەمریکا ئەمڕۆ ڕفتاری لەگەڵاکە بەڵام ئێمە خوێنماناوە خەڵکی عێراق زۆر حساسە بەوە ینی تەقبولی ئەوە ناکا یەکێک بەشدار بێت یا دەستی تیا بێت ئیتر بە هیچ شێوازێکی بەشداریکردن بێت ڕەبتی بە تیرۆریست و بە ئەو بۆمبانە کە تەقێتەوە لە عێراقا و ئەم کێشە و مەشاکلە کەم 20 ساڵە خەڵک باجیاوە لەبەر ئەوە زەختێکی کۆمەڵایەتیکی زۆر بەرز بە تایبەتی لە منتیقەکانی وەسەط و جنوبە دەنگی بەرز بووە لەبەر ئەوە خۆشی مالیکی خۆی باش کراوەتی بەڵێ نەک ئەوەش نەک بەس جەنابی مالیکی لایەنە سیاسەکانی تریشە جەنابی شێخ قەیسیش بە هەمان شێوە باسی ئەوەشی کردبوو و لایەنەی سیاسەکانی تریشە بە هەمان شێوە باسی ئەوەیان کردبوو هەر لە ناو ئیتاریشە ئێمە لە دژی گەلی سووریانین بە خەڵک بزانێ بەعکسەوە سووریا بەڕاستی مووقفێکی باشیشی هەبوو لەگەڵ خەڵکی عێراقا لەگەڵ معارەزەی عێراقی کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سووریا ئەعلان کراوە مام جەلالیش لەوێ بووە زۆربەی معارەزەکانی عێراقی لەوێ بوون جەنابی مالکیش لەوێ بووە حزبی داوا مەبەسم مەجلیسی عەلا بە هەمان شێوە هەمویان زۆربیان لەوێ بوون ئەو کاتەش کە وەزعی عێراق لە نابارە نەبووە خەڵکش ئاوارە لە سووریا بووە ئێمە بەعکسەوە بگرێ حەزەکەین و هاوکارین کە سووریا مستەقر بێ بەڵام حەز ناکەین دراوسەیەکمان هەبێ پەنجەیەکی لەگەڵ ترامپ بەڵێ فعلەن وایە ئێمە لە ڕووی داخلی باسی ئەوەکەین ئێمە لەگەڵ ترامپە جیاوازین ئەمریکایە و عێراقا شەرتەوە نییە ئەمریکا شتێک کەسێکی پێ قبول بێ ئێمە پێمان قبول بێت بەڵام بەڕاستی دەوری سعودیا زۆر مهم بووە لەم بوارەوە جێکی باش بووە ینی تۆ بڵێ توانی ئەوەی هەبووە کە بە هەوڵی وەلی عهدی سعودیا محەممەد بن سلمان و ئەردۆگان توانیانە ئەحمەد شەرع بێنن بۆ سعودیا لە لووتکەی خەلیج و ئەمریکا و ئەم سپرایسە ئەلام بکرێتەوە کە ئەوەی ئەوان ئەو لووتکەکەی ئەوان ئەو سپرایزی تێدا بووە بڵێ بۆیە شووە چاوەڕێکە لووتکەی بەغاش هەر ئەمان سپرایزی تێدا بێتکەی بەغا بەڕاستی خۆی جەناب تەزانی زیاتر تەواوکەریەک لووتکەی خەلیجە یعنی دژی یەک نین و ئەمش دوێنێش باسی ئەوەیشی کردبوو جەنابی وەزیری خارجیە دکتۆر فواد حسین و لێرا سوپاسێکن جوودێکی زۆر باشیشی کردبوو لە ماوەیە وتی ئەمە دژی ئەوە نییە و ئەم لووتکەی بەغایە لووتکەی عەربی هەم لە دژی وڵاتانی دراوسەی خۆمانی نەدژی تورکیا نەدژی ئێرانە دلیلەکەژەوەی ڕەنگەوان بێن بەڵێ داوت کراون و پێم وایە ئەوان دێن و دوێنش مقابلە کرا لەگەڵ جەنابی سەرۆکی وەزیرانیش وتی سپرایسێکی باشیشی هەیە ئەم لووتکەیە پێمان خۆشە کاکە بەغا جەناب تەزانی ئێمە ئەسا دانیشتین هەوایەکی باشە کێشین و خەڵک پێخۆشە و وەزعێکی ئارامە ئەی هیوادارین هەموو عێراقی جوابێ بە کوردستانەوە بە بەغاوە بە بەسڕەوە ئەمە ئیشێکی ئێرادەی سیاسی بەبێ ئێرادەی سیاسی ئەم ئارامی نادروست ناکرێت بۆ تەحەولکردن لەو ئیرادە سیاسی لە میوانی پێشڕۆ پرسیارم کرد بۆ گەشە پێدانی زیاتر بۆی کە عراق لە ڕوتی ڕووداوەکاندا نەبڕێ ئەو لووتکەیە چەند گرنگە زۆر مهمە لە کات ناڵم ئەتوانی چی بکات مەسەلەن ئەتوانی ئەوەیە کە پێناسەی دیبلوماسی عێراق و سیاسەتی عێراق دووبارە تعریف بکرێتەوە دووبارە بیناسرێتەوە و ئەم عێراقە کە 2 ساڵ یا 10 ساڵ لەمە پێش ئەم عێراقە ئەو عێراقە نییە گۆڕاوە ئێمە ناڵێن وەکو لەبەرە وڵاتی خۆمان بڵێ وڵاتی خۆمان و وڵاتی خۆمانمان خۆشەوێت کەم و کوڕی هەیە بڵێ کەم و کوڕی هەیە ئەبێ چاک بکرێت بڵێ ئەبێ چاک بکرێتەوە بەڵام ئەوەش لە بیرمان نەچێ ئیش کرا بڵێ ئیش کرا نەک ئێمە ئەی بینین ئەوە ڕئیسی جامعای عەرەبی باسی ئەوەی کردبوو کە تەحەولاتێکی زۆر باششی کراو لە بەغا و لە عێراقا و ئەم ئیش و کار مەشروعەکانە جەناب تەزانی ئێمە 92 ملیار دۆلار شەریکاتی دەرەوەی عێراق بەڵێن وڵاتانی تر استثمارەکەن لە عێراقا تا ئێمڕۆ بە تاریخی عێراق 92 ملیار دۆلار نەهاتۆتە ناو عێراقا وەکو استثمار و ئەمە دەڵاڵەتێک ئەگەێنێت کە عێراق
دەرگایەکی کراوەیە بۆ ئیستثمارە وڵاتانی تر ئەو فەرموو وەکو باسی ئیماراتەکەین باسی وڵاتی سعودیاکەین ئەڵێن ئێمە ئەوان بۆ ئەو هەموو تەنمیەیان هەیە و وەزعیان باشە و استقراریان هەیە ئێمە نابێ قیاسیەوە بکەین چونکە ئەوان وڵاتێکی مستەقرن شەڕێکیان نەدیوە ئێمە لە 1921 کە مەملەکەتی عێراق تەسیس بووە تا ئێستا مستەقر نەبووین هەم بگرە لە شۆڕشەکانە لە شەڕی ئێرانە و عێراق و کوێیتە و ئەمانە هەمووی ڕابردوو کە بەعس بۆ ئێمە ماوەتەوە هەم لە ئەنفال و لە کیمیا و باران و لەو مەساتانە و لەم جینۆسایدانە کە بەعس کردوێتی ئێمە تا ئێستا باجەکەین تا ئیمڕۆ باجەیەین لەوە بەڵام ئیمڕۆ بەڕاستی وڵاتە عەرەبیەکانە وڵاتی درش زانیویانە کە عێراقێکی مستەقر عێراقێکی بەقووەت عێراقێکی استثمارێکی باشی هەبێت ئەمە مەسلحەتی هەموو لایەنەکانە ئێمەش وەکو عێراق ئەوە ئێستاش دکتۆر باسی ئەوە کرێت کە عێراقێکێکە لە وڵاتانی کە ڕوبەڕووی جەنگە بێتەوە ڕوبەڕووی شەڕە بێتەوە ئەو قمێت ئەتوانێت چۆن ئەو مەترسیە بک بە دەرفات ئەخر شەر چییە؟ ئەو ئیمڕۆ ئەگەر ئێمە ترسی ئەوەمان هەبووە کە شەڕێکی دروست بێ لە نێوانی ئێران و ئەمریکا ئەوە ئێران و ئەمریکا مفاوەزاتەکەن و پێم وایە بەم نزیکانەوە شتێکە کرێت چونکە ئیرادەی هەردوو وڵاتەکە هەم ئەمریکا هەم ئێرانە نەگاتە مەرحەلەیەکی جەنگ نە ترامی جەنگیەوێت نە ئێرانیشی جەنگیەوێت ئەتر ترسمان چیە ئەوە رووسیا و ئۆکرانیاش خەریکی ڕێئەکەون هیچ کێشەیەکی ئەوە سووریا خەریکە وەزعەکەی باشتر ئەبێت و ئەم ئیستقرارەی کە لە سووریا هەبێت بۆ ئێمەش باشە لەو معادلەیە ئیسرائیل لە دەرۆیە ئەوە بەلای ئێمە مهمە لەو معادلەیە کە مسببی کێشەکانە و مەساتەکانە و کوشتن و کوشتنکاری لە منتەقەکەیە کە ئیسرائیلە ئەمە دوورخراوەتەوە بەسەراحەت تران بوویەتیەتی ئێمە بێ ئەوە بزانین کە ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە ئەمڕۆ ناکۆکیکی باشیشی هەیە ناکۆکیکی بەقوەتی هەیە عکسی ئەوەیە کە بدایەت تەسەور کرا ئەوە بەقوەتە بێ ئیسرائیلە بێت بوەستێ چونکە وڵاتە عەرەبیەکانیش مەترسیان هەیە لە ئیسرائیلە لەو جورئەتە و لەو جەرائیمە کە ئەکرێ لە منتەقەکەیش بێت وردە بێتە پێشەوە هەم ئوردون هەم سووریا هەم عێراقیش چاوەڕوان ناکرێت کە مەسەلەن دۆناڵد ترەمپ داوای لە سووریا کرد سەرۆکی سووریا دەسەڵاتی سووریا کرد کە ینی بارودۆخ لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە چاوەڕێکرێ عێراق هیچ هەنگاوێک لەوە بنیان ئەمە قەتع قوفڵە نا ئیسرائیل بە قسەی ئەمریکا ناکە ئەمەیەک و دووش ئێستا ئیسرائیل نزیکی دیمەشقە بەچی قسەی لەگەڵاکرێ و قسانە بەڕاستی هەم منطقی نییە هەم واقعیش نییە یعنی چۆن شەرع چی ئەدەواتێکی بەقوەتی هەیە جەنگی هەیە چەکی هەیە جێشی هەیە بەچی ئیسرائیلە ترسێنێ اقتصادی باشە هیچ کارتێکی زەختی نییە ئللا حەلەکەی ئەوەیە وڵاتە عەرەبیەکان داعمیەکات و عێراقیش کە ئێمە 650 کیلۆمەتر هاو سنوورین بەڕاستی گۆڕانکاریکی زۆر کرا لە منطقەکە یەکێک لە گۆڕانکاریەکانە فەرمەوە بڵێن ئەعلانکردنی بڵێن حزبی العمال پەکەکە کە چەکداینێن و خۆیان هەڵوەشێنێتەوە ئەمە چاوەڕوان نەبووە بەڵام ئەوە ئێساش ئەبێت تورکیاش بە هەمان شێوە بەخۆی بچێتەوە و لە هەرێمی کوردستان بکشێتەوە نەمێنێتەوە ئەمەش بەڕێسەرۆکۆزیران باسی لەوە کرد وتی ئەمامانەوێ پێشوازی لەو خاڵۆشانەوەی پەکەکەکەین و داواکارین کە تورکیا بکشێتەوە بنکە بارەکەەکانی بچێشێتەوە لەکێک لەو مەزوعانە کە تەرحەکرێن لەم قماوەیە یەکێک لەوانە ئەوەیە بڵێ کە تورکیا لە خاچی عێراق هەرێمی کوردستان بکشێتەوە بڵێ چکە هیچ مبررێکی نەماوە ئەوان جاران وا ئەڵێن ئێمە بەهۆی پەکەکە و لەوێن پەکەکە هێڕەشەک لە ئێمە ئاکات ئەمنی قەومی ئێمە هەڕەشەی لەسرە فەرمەوە تا پەکەکە خۆی ئەعلانی کردووە و چەک نەماوە فەرموو کشێنەوە چیتری ماوە ئەگەر مامنەتەوە ئەتر ئەمە بە داگیرکەری ئەزانین و ئەبێ وەسائلی خۆمان بەکاربێنین بۆ ئەوە نێڵین وڵاتی ئێمە داگیر بکرێتەوە لەبارەی ئابوووریەوە کە بە ڕێزت باست کرد قیمە چێ سوودێکە گەیەنێ بۆ ئیعادە نەزەرێکی دیکە بۆ ئەوەی کە ئابووری عێراق گەشە بکە بە هەموو لایەکەوە باوەڕکە خۆت بینیت چپارێک
لە ئستثمارە عقد کرا لەگەڵ ئەمریکایە ڕاستە ئەمریکایە و بەڵام ئەکرێ خۆ هەندێک استثماری شێ بکرێت لە عراق. ئێمە استثماراتی قەتەریمان هەیە، استثماراتی سعودیمان هەیە، استثماراتی ئوردنیمان هەیە، استثماراتی ئیماراتمان هەیە و هەموو وڵاتە عەرەبیەکانە بۆ نمونە بەحرێنیش بە هەمان شێوە بەڵام بە شێوازێکی کەم هەموو مستەثمرەکانی وڵاتە عەرەبیەکان شەو ڕۆژە ئەیان لە دەرگای عێراق شەو ڕۆژێک ئەڵێن استثمارمان بنێ هەم لە ڕووی گەشە بێدانی کارەبایە فەرمەوە چەند حەقلێکی گەورەمان هەیە دامانە بە شەریکاتی ئیماراتی لە غاز چەند پرۆژێکی بەقووەتمان هەیە دامانە بە شەریکاتی سعودیە بە هەمان شێوە ئەبێت تەوازونێک و دروست بکرێتەوە. من بەڕاستی زۆر گەشتبینی ئەوەیە کە ئایندەی عێراق ئایندەیەکی باشە هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی ئاسایشی و بەر لەوەش هەرێمی کوردستانش خۆ ئەگەر عێراق مستەقر بێ و ئابووری باش بێ خەڵکی هەرێمیش وەزعیان باش بێت. ئێمە ئەمانەوێ ئەم کێشە و مەشاکلە هەم لە ڕووی ناوخۆیی نەمێنێت تا هیچ تاوانێکی نییە بڵێن مۆزەفی هەرێمی کوردستان چاوەڕێەوە پارتیش باسیەوە کرد و تێمە دەرۆزە چینین خۆی وتی هەموو خیتابە بۆ ئێستا وەڵاهی حورمەت و ڕێزم هەیە بۆ جەنابی کاک مەسعود. جەنابی کاک مەسعود یەکێک لە پیاوە دروستکردنی ئەمەلی سیاسی لە دوای 2003 و ڕۆڵێکی باشیشیان هەبووە لە عێراقا. پێم وایە ئەو گەشتە حەدێکە کە بەڕاستی خۆی زەختێکی زۆری بەقووەت هەیە لەسەر هەرێمی کوردستانە لە بوارەی مەوزوعی مەعاش و ئەمە بۆ ئەوە جەناب تەزانی دەریە بڕێ بە خیتاب ئەمە خیتابێکە بۆ خەڵکی کوردستانە کە ئەڵێ من قەت ئەم مافانەی ئێوە لە بیرم ناچێت بەڵام بۆ کاتەکە باسی ئەوە ئاکەین ئایا کاتەکەی ئێستا کاتی ئەوەیە یا ئەبوایە کاتەکەی لە دوای لووتکەی عەرەبیە و تەفاهم هەر دروستەکرێ خۆ ئێمە مەرحەلەیەک و ئەزمونێکی زۆر سەختمان بڕیوە هەم لە تەشکیلکردنی حکوومەتە هەم لە دوای تەشکیلکردنی حکوومەتە و جەنابی سەرۆکی وەزیران بەڕاستی زۆر هەوڵ ئەیات هیچ کێشەیەک لە نێوانی هەرێم و بەغا نەمێنێت. دوا تەمەنات بۆ لوتکەکە چیەکە ڕۆژی شەممە هیوادارین من بەڕاستی بەڵێ بریاری باش لە لوتکەکە دەرئەچێت و مهم ئەوەیە بە سەلامەتی و بە خۆشی و بە شێوازێکی تر ئەم لوتکە بەڕێو بچێت و بڵێن سوورەیەکی تر ڕسمێکی تر ئەدرێتە بۆ خەڵک هەم عەرەب وڵاتە عەرەبیەکانە هەم وڵاتە ئەجنەبیەکانە کە فەرموو ئەمە عێراقەوە نییە کە باسەکرێت لە ئەعلامی غەربی و لە هەندێک کەناڵی ئەعلامی کە مشکلێک و مەشاکلێکی سیاسی هەیە وا دەڕێ بڕێنێت کە عێراق مستەقر نابێت و ئەمەش تەئسیرەکات بەڕاستی لەسەر ڕسمی عێراقە بەرامبەری وڵاتانی تر. الحەمدوللا بە جوهدی هەمویان هەم لە جەنابی سەرۆکی کۆماری عێراقە هەم لە لایەنە سیاسیەکانە ئیتر کاک بافڵ بێ جەنابی کاک مەسعود بێ هەمویان بە جەنابی مالیکی جەنابی شێخ قەیس و حاجی هادی عامری بینیت جەنابی سەرۆک وەزیران سەردانی هەمویانی کردبوو ئیتر چی پەیوەندی بە پەیوەندی تەلەفۆنی ئایا ئاسایی بوونەوەیەکە زۆر بەڵێ سوپاس دەکەم دکتۆر حەیدەر زۆر سپاس بۆ جەناب بۆ بەڕێز دکتۆر حەیدەر بەرزنجی سپاس بۆ جەنابت کە لە بەغدا ئەو دیمانێمان کرد. خۆشحاڵم کە ئێوە لە بەغان و هیوادارم بەردەوام بن لە بەغا وەک سەرۆک بافڵ ئەڵێ بەغدا عمقی استراتیژی ئێمە و داواکەین لە جەنابی سەرۆک بافڵیش بەردەوام بێت بۆ بەغا ئینشاءڵڵا. سپاس دکتۆر زۆر سپاس بۆ جەناب. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم لە بەغدای پایتەختی عێراقەوە پانۆڕامامان پێشکەشکردن و لە ڕۆژانیدا توشدا بەرنامە و دیداری دیکەمانە بێ ئینشاءڵڵا. هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانەکە.